لە سبەینێوە قەدەغەی هاتوچۆی گشتی لە پارێزگاکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت. مۆڵ و هۆڵەکانی وەرزش و کافتریا و شوێنە گشتیەکاندا دەخرێن. لە دەواازەکانەوە ڕێگە بە هاتوچۆی هاوڵاتیان نادرێت. شانەی قەیرانەکانی کەرکووکیش پابەندی بڕیاری لیژنەی باڵای تەندروستی سەلامەتی عێراق دەبێت و بڕیارەکان لە کەرکووک جێبەجێ دەکات. للأسف الشديد في كركوك بەداخەوە لە کەرکووک و شارەکانی دیکەی عێراقی شتێبینی پابەند نەبوونی ژمارێکی زۆر لە خەڵکی بە ڕێنمایەکانەوە دەکرێت کە لیژنەی باڵای سەلامەتی نیشتیمانی دایناون. لە پشکنینە ڕۆژانەکاندا ئاماری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا مەترسیدار نییە، بەڵام هێشتا گیان لە دەستزانماوە. دیاری ڕێکارە خۆپارێزیەکان بۆ بەرژەوەندی گشتی و عێراقی ژوەک هەر زۆرینەی وڵاتانی دیکە بڕیاری لەسەرداوە. هیوادارین لە کەرکووکیش کە خەڵکەکەی بە ڕۆشنبیری و شارستانیەت ناسراون پابەندی بە ڕێنمایەکان هەبێت، چونکە جگە لە پابەندبوون بە ڕێنمایی و بەرچاوڕوونیەکانی لیژنەی باڵای سەلامەتی نیشتیمانی هیچ ڕێگە چارێکی دیکەمان لە بەردەمدا نییە. سەرەڕای هۆشداریەکانی لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی عێراق لە بەرزبوونەوەی ئامارەکانی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگاکانی عێراق، بەڵام هاوڵاتیان وەکو پێویست پابەندی ڕێنمایەکان نابن. ئەندامێکی شانەی قەیرانەکانی کەرکووکیش داوای پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان لە هاوڵاتیان دەکات. وهی داواکارین ئێمە چەندێ بتوانین هاوکاری هاوڵاتیانەکەین بۆ کارە پێویستەکان بە تایبەتکردنەوەی سەردەلەکان، بازار، هاتوچۆی ناو گەڕەکەکان ناوشار و پابەندی ڕێنمایەکان من زۆر گینە بۆ ئێمە هەدەفی ڕئیسیمان ئەوەیە. نەخۆشی زۆر بووە، دەوروبەرمان نەخۆشی زۆرە و ژمارەکان بەرەو هەڵکشانێکی زۆر گەورە ئەڕۆن و ئێمەش ئەومان ئەوەیە کە خەڵک پابەند بێ و خەڵک کەمامە بکە و خەڵک دوور بێ لە کۆڕ و کۆبوونەوەی گشتی بۆی بتوانین سەیترە بکەینە سەر نەخۆشیە و هەموو خەڵکی کەرکووک بە گشتی سەلامەت بن و خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی عێراقش. ئامارەکانی توشبوانی کۆرۆنا لە کەرکووک بە بەراورد بە پارێزگاکانی خوارەوەی عێراق کەمترە، بەڵام بەپێی بڕیارەکان دەبێت لە سبەینێوە سەرجەم پارێزگاکان پابەندی قەدەغەی هاتوچۆ بن. سزای یاسایی هەر کەسێکیش دەدرێت قەدەغەی هاتوچۆ بشکێنێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.